ئەوە هاتووم بۆ جەژنانەدەی لەگەڵ چەپکێ گۆرانی عەزیزەکەم جەژنت پیرۆز تۆ کە هیوای ژیانی چەندین ساڵایە مۆمی عەشقت لە دڵمدا داگیرسان چەند نەمامی خۆشەویستیت لە زەوی دڵ دەڕوان جەژنت پیرۆز عەزیزەکەم ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە لەدایک بوونی تۆیە ساڵی نوێت پیرۆز عەزیزم ئەمڕۆ کە جەژنی تۆیە ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە لەدایک بوونی تۆیە ساڵی نوێت پیرۆز عەزیزم ئەمڕۆ کە جەژنی تۆیە ساڵی نوێت پیرۆز عەزیزم ئەمڕۆ کە جەژنی تۆیە چرا هەڵکەن هەڵپەڕن چەپ لە لێدەن دەستگرن چرا هەڵکەن هەڵپەڕن چەپ لە لێدەن دەستگرن پیرۆز بێ پیرۆز بێ جەژنی تۆ پیرۆز بێ لەدایک بوونی تۆ هەزار جار بەخێر بێ پیرۆز بێ پیرۆز بێ جەژنی تۆ پیرۆز بێ لەدایک بوونی تۆ هەزار جار بەخێر بێ شاوە بێ گوڵی جوانی و بەخت و دڵ ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە لە بەهاری وەرزی عومرێت یاخوا هەریکە شاوە بێ گوڵی جوانی و بەخت و دڵ چرا هەڵکەن هەڵپەڕن چەپ لە لێدەن دەستگرن چرا هەڵکەن هەڵپەڕن چەپ لە لێدەن دەستگرن پیرۆز بێ پیرۆز بێ جەژنی تۆ پیرۆز بێ لەدایک بوونی تۆ هەزار جار بەخێر بێ پیرۆز بێ پیرۆز بێ جەژنی تۆ پیرۆز بێ لەدایک بوونی تۆ هەزار جار بەخێر بێ تەمەنت بەقەت شاخی قەندیل بڵێن و درەژ بێ لە چاوی ئەسوود دووربی فرشتەی خوا چاوی لێ بێ تەمەنت بەقەت شاخی قەندیل بڵێن و درەژ بێ لە چاوی ئەسوود دووربی فرشتەی خوا چاوی لێ بێ چرا هەڵکەن هەڵپەڕن چەپ لە لێدەن دەستگرن چرا هەڵکەن هەڵپەڕن چەپ لە لێدەن دەستگرن پیرۆز بێ پیرۆز بێ جەژنی تۆ پیرۆز بێ لەدایک بوونی تۆ هەزار جار بەخێر بێ پیرۆز بێ پیرۆز بێ جەژنی تۆ پیرۆز بێ لەدایک بوونی تۆ هەزار جار بەخێر بێ